ڕێکارەکانی خۆپارێزی بە تەواوەتی لە ناو فەرمانگەکانی شاری سلێمانی جێبەجێ دەکرێت. هەر هاوڵاتیەک کاتێک سەردانی فەرمانگەیەک دەکات بۆ ڕایکردنی کارەکانی دەبێت پابەندی مەرجە تەندروستیەکان بێت بە بەکارهێنانی دەمامک و دەستکێش و پابەندبوون بە ڕێنمایەکان. ئەم هاوڵاتیەوە دەخاتە ڕوو کارێکی زۆر باشە و لەو ڕێگەیە فەرمانبەران و هاوڵاتیان سەلامەت دەبن و دەبێتە هۆی زیاتر پابەندبوون بە ڕێنمایەکانی تەندروستی. گومانمان نییە کاتی ئەپەڕێ و تەواوە بێ ئەم دۆخاوە ئەم نەخۆشیێش نامێنێ و خەڵک سەرکەوتووە بێت لەمە، بەڵامەک و خۆپارێزی لەم وەختە ئەبێتە ئەرکێکی ئاینی و مۆرۆڤ دۆستی و نیشتیمانی بۆ ئەوەی کە نەبینە هۆکار بۆ قەتلی کەسێکی تر و نەخۆشکردن یەکێکی تر. خوای گەورە وڵاتمان و نیشتیمانمان و نەفس و دێ و شارمان ئینشاڵڵا بپارێزێ و لە هەموو دەرد و بەڵایەک ئەم نەخۆشی نەمان لە دوور خاتوە. ئەم خۆپارێزیت ئەبێت لە دەریشەوە کە هاتی مەتری لێکتر دوور بیت، کە لە بەڕۆی نابێت لێکترۆ نزیک بیت. کاتی چی لە کارمەندەکەی کە ئیشەکەت بۆ کابێ مەداکە دەوری مەترێ مەترونیە لێی دوور بیت. باشترین هینە کە خۆپارێزی باشترین چارەسەرە. فەرمانگەکانی حکوومەت لە ڕێگەی پلانی تایبەتەوە بۆ جێبەجێکردنی ڕێکارەکانی خۆپارێزی کارەکانی هاوڵاتیان ڕای دەکەن. ئەو هاوڵاتیانی کەوا کاریان لە شارەوانی هاتا بتوانرێت ئەو هاوڵاتی لە پرزگەی شەکەی بۆ بەڕێ ئەکرێت دوای ئەوەی کەوا پێویستی بە قاتی سەرەوە بێواتە پێویستی بۆ کەسە بێ کە بچێتە لای ئەو کاتە ئێمە ئەینەرینە سەرەواتە هەموو ڕێکارە خۆپارازیەکان لە سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە بە شێوەی سەرەیە نەژوورەوە وەکو ئەیبینن ئێستا هەمووی بەسەر ڕۆژی کراوە و دەرمان ڕێژ ئەکرێت بەو شێوەیە. لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی ئەوە دەخەنە ڕوو ئەوان بە شێوەی بەردەوام لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان پلان و کارەکانیان جێبەجێ دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. پزیشکانش داوایان لە هاوڵاتیان ئەوەیە پابەندی ڕێنمایەکان بن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.